کچێکی کورد بە دەنگێکی بەرز گۆرانی هونەرمەندانی کورد دەڵێتەوە. دڵنیاخان بەردەوام بە جلوبەرگی کوردی دەردەکەوێت و لە زۆربەی فستیڤاڵ و بۆنەنەتەوەیەکاندا بە جۆرێ گۆرانی دەڵێت کە سەرنجی تەواوی ئامادەبووان بۆ لای خۆی ڕادەکێشێت. دڵنیا مستەفاپور کە باوکی ناسناوی دڵنیاخانی پێداوە. کچە هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە تەمەنی 12 ساڵی لە شاری مەهاباد دەستی بە گۆرانی گوتن کردووە. لە 12 ساڵگی چوون بۆ فێربوونی ئامێری کەمان و گۆرانی گوتنەکەم دەست پێ کرد. وتر بابم گوتی کە پێم خۆشە وەکو دڵنیاخان بناسرەی. هەرچیکم کورد نێوی خۆم دەنێم دڵنیا حەیران، دڵنیا کوردستانی، نازەڵ تۆ دڵنیاخانیتەوە. ئەلبەت لە سەرەتای دەست پێکردنی منەوە ئەوە بوو کە بچم بۆ مەسەلەن زەماوەندێک، لەو زەماوەندەدا پێش نەهار یا پێش شام کۆپلەیەک مەقامێک شتێک پێشکەشکەم، ئەوە بوو کە بابم زۆر تینی دەدام دەبێت و گۆرانێکی بڵێ بۆی کە ترست بشکێت لە نێو خەڵکدا ئەو ترسەت نەمێنی، بتوانی ئەگەر ڕۆژێک زۆر زۆر گەورە بووی لە نێو خەڵکانێکی زۆر گەورەدا بتوانی بێوەی کە ترست هەبێ بێ مەیدان گۆرانەکانت بسڕی. میشاردەم کە باباخە بۆ لە زەماوەند قەیدە ناکە هیچ نێ با ترست بشکێتی. دێ ئەوە بوو کە من دەستم کرد بە گۆرانی گوتن لە نێو خەڵک و هەرچەند زۆریش باش بوو بۆی کە من بەڕاستی ترسم بشکێت. بە سەرەتاوە ئەمن کە دەستم بە گۆرانی گوتن کرد هیچ کەس هاندەری مندم نەبوو بێت گەلەوەی کە هیچ کەس نەبوو، تەواوی عالەمیش پێشگیریم لی دەکرد کە ئەو کچە بۆ گۆرانی دەڵێ، چۆن دەبێت کچێک گۆرانی بڵێ. تەنها کەسێک کە زۆر یارمەتی و پاڵپشت و هاندەری من بوو بابم لە ڕۆژهەڵات ئەو زەمان ساڵی 86 و 87 هیچ کتێک لێرە گۆرانی نەدەکرد بە شێوازی پیڕاستەوە خۆ. بۆیە کە دەستم پێ کرد بەڕاستی زۆر سەخت بوو. کرماشانی فارسی نیازانم، خۆم کرماشانی فارسی نیازانم. دڵنیاخان بە منداڵی بۆ زۆربەی شوێنەکان لەگەڵ باوکی ڕۆیشتووە. وەزوان کوردی قەزاوەگیانم، گوڵان و شەیما خانم میشترینیا. باوکی هانی داوە بچێتە ناو میوزیک و هەروەها گۆرانیش بڵێ. لەگەڵ بابم زۆر هەڵبەستانی بۆ هەموو شوێنێک بەیەکەوە دەچوینەوەنە. لێپرسیم کە ئایا پێت خۆشە سازێک فێربی ئامێرێک فێربی؟ مشکم بڵێ زۆر بە خۆشی کوتی چت پێ خۆشە؟ کەمان بێت زۆر خۆشە. کوتی وەڵا لێرە کەسێک دەناسم لە مەهاباد ئەگەر بچی زۆر زۆر پێ خۆشە. بردمی بۆ لای کاک جەلالی ڕەحیمی لەوێ ڤیۆڵۆنەکەم کە دەست پێ کرد و دوایەوەش هەر بۆ خۆی بابم هانیدام بۆی کە ئەرە بوو گۆرانیشی لەگەڵ ناڵێ
ئیدی وا بوو کە بخۆشم ئەسڵ بیرم لێ نەکردبووە کە لەوانەیە بمە ژەنیاری کەمان گۆرانیش بڵم بۆیە گۆرانی کوتن لەگەڵ ئامێر ژەنینەکەی من تێکەڵاو بوو یعنی لەوانەیە زۆر جار گوێ بگرم لە جاز ڕاک یا فۆلکلۆر یا ڕاپی کوردی یا ئەوەی کە بەیت و حەیران بێ بەستە بەوەیە کە دڵی من بە چ سوکنایی بێ یعنی من ناتوان بڵم گۆرانی بۆ خەڵک دڵم کە چیان پێخۆش بێت دڵنیا زۆربەی جار ئەو گۆرانیانە دەڵێتەوە کە پەیوەندی بە کوردایەتی و نەتەوەیەوە هەیە بەڵام هەوڵی ئەوە دەدات کە گۆرانی و میوزیکی فۆلکلۆری کوردی تێکەڵ بە دنیای مۆدێرن بکات بەڕای من موسیقی کوردی پێویستە کە نوێکاری بەسەردا بێ دەبێ تێکەڵاوێک لە مێژوو مۆدرنیتە بێتە پێشێ بۆ خۆشم زۆر لە هەوڵی ئەوەی دام کە شتێک دروست بێ کە هەم لە مێژوو یعنی لە فۆلکلۆرەکانمان تێکەڵ بێ لەگەڵ مۆدرنیتە گۆرانەکانی من زیاتر سەبارەت بە کوردایەتیە یعنی زۆر جار عاشقانەشی تێدا بەڵام عاشقانەکەش مە بگرێتەوە سەرەوەی کە چەندە عاشقی خاک و کوردستان من هەتاگەر بۆ عاشقانەش بڵم ئەوم لە گۆشەیەک لە دڵم لە مێشکمدا هەر دەمێنێتەوە کە لە چۆدا شعرێک تێ هەیە کە باسێک لە خاک و وەتەن بکە نەخۆشی دەردی هیچ جانی جانانم وارە ئای جانی جانانم وارە شهرەت بۆ هەموو کەس خۆشە هەموو کەس پێی خۆشە مەشهور بێ زۆر کەس بە خراپ مەشهور دەبێت زۆر کەسیش بە تاکە بەڵای من شهرەتەوەی کە لە تەواوی دنیادا بناسری یعنی لە یەک ناوچە نەبی یا لە کوردستان بی یا لە ئێران بی یا لە باشوور بی کوردایەتی ناوچەیەکە یا بڵین کشوەرێکە وڵاتێکە کە بەزە تو دەتوانین لە نێو هاوزمانەکانی خۆت بناسری ئەگەر بە وانێکی هونەرمەندێک بی بەڵای من هونەرمەند دەبێت لە تەواوی دنیادا بناسرێت دڵنیاخان لە زۆربەی بۆنەکاندا بە جلوبەرگی کوردی پیاوانەوە دەردەکەوێت ئەمەش بۆتە پرسیار کە بۆچی بە جلی پیاوانەوە دەردەکەوێت زۆربەی ئەو کەسانێکە من دەناسن پرسیارەکان هەر ئەوەیە کە بۆچی جلی پیاوان لەبەردەکەی بەڕای من لە ڕۆژهەڵات ئەو زەمانکە من گۆرانی کوتنم دەست پێ کرد بەڕاستی هەر کچێک هەر ئافرەتێک گۆرانی کوتنی دەست پێ کرد بایە یەکەم شت ئەوە زۆریان قسە باز بۆ دروست دەکرد ئەوەی کە کتێکی خراپە و بۆ ئەو کارەی دەکا و نازان بنەماڵێکی دروستی نییە و زۆر کچیش زۆریش ئافرەت لە مەهابەت هەبوون بەڵام وەکو من دەرنەکەوتن لە نێو خەڵک ئاوا گۆرانەکانە لە ئیستیدیۆ زەبت دەکرد کلیپیان دروست کە بڵاو دەبوو وەلی ئەمن دەهاتمە نێو خەڵک گۆرانەکانم دەکوت وەکو ئەوەی کە شێوازێکی تایبەت بە خۆت هەبێ دەتوانی ئەو شتە لەبەرکە یعنی بەڕای من لیباس لەبەرکردن یا جل لەبەرکردن پەیوەندی بە هیچ کەسەکەەوە نیە یعنی تۆ دەتوانی جلێک کە بخۆت حەزت لەیەتی لەبەریکەی جلێک کە پیا و ژن نەبێ یعنی جیاوازی لەنێ ئەو دوانەدا نەبێت زۆر کەس دەڵێ ژنیش دەتوانێت بەخشە پیاویش دەتوانێت جلی ئافرەتان دەبەرکە دەڵم نا جلی ئافرەتان حاڵستێکی شێوازێکی ناسکی هەیە پیاوێک بەو هەموو باز و هەیکەلی خۆیەوە بێجلێکی ناسکی ئافرەتانە دەبەرکە جوان نییە ژنێک دەتوانێت وەکو پیاوێک بێت دەتوانێت و خۆی بێت بەڵام پیاوێکە دەتوانێت وەکو خۆی بێت لێرەدایە کە ئەو جلانە بەڕاستی پەیوەندی بەوەی نەکەم بڵم دەم هەیە وەک پیاوێک دنیادەم هەیە پێم جوانە حەز و خولیایی منە یەکەم فستیڤال سەری ساڵی نوێ بوو لە ڕەبەت شاری سەردەشت ڕەبەت شاری شارۆچکێکی چکۆلەیە بەڵام لەوێ نەورۆزێکی زۆر گەورە بەڕێوە چوو ئەو زەمان من وەکو یەکەمین کچێک کە لە ڕۆژهەڵات ڕاستە و خۆ گۆرانی بڵێ لەوێ گۆرانیم کوت ئەو گۆرانی من بوو بە هۆکاری وەکە تەواوی خەڵک ینی
زۆر زۆر تعجببوون سەریان سوورما بکە کچێک چۆن هاتووە لێرە گۆرانی کتۆ چی لێ هات نێوی چ بوو وتی ئەمن لە وەختەوە دوای 2 ساڵ هەر گۆرانیشتم نەکتەوە هەر دەیان کورد ئەو کچە لە شۆوە هاتوو گۆرانی کێ کتۆ ڕۆیشتەوە ڕۆژ و شەوە باوەشت هی منترین شوێنی ئەگەر چی باوکی دڵنیا خان ژەنیاری شمشاڵە و براکەشی حەزی بە میوزیکە بەڵام دڵنیا ئێستا لەگەڵ گروپێکی کچانی ڕۆژهەڵاتی کوردستان میوزیک دەژەنێ و گۆرانی دەڵێتەوە. وەک مناڵی ئێستا لەگەڵ گروپێک کار دەکەم گروپێکن کە خانمن لە 6 کەس پێک هاتووین هیچیشان خەڵکی مەهابادێنین لە سنە و مەریوان ئەوانە بووینە هاوڕێ یەکتر و بە تەمای کە پرۆژەیەکی زۆر زۆر باش بەڕێوەبەرین بە تەمای شتێکی جیاواز دروستکەین شتێک بێت کە بەڕاستی هەموو کەس چێژی لێ ببە ئەوە کە هەموو ئافرەتین بۆ خۆی کۆڵێک خۆشیە دڵنیا خان لە بنەماڵەیەکی هونەری پەروەردەکراوە ئەگەرچی بەردەوام ڕخنەی لێگیراوە کە چۆن دەبێ کچێ گۆرانی بڵێت بەڵام باوکی هانی داوە و خۆشی گوێی بەم قسانە نەداوە. دڵنیا بۆ زۆربەی داستان و بۆنەکانی کوردی ڤیدیۆکلیپی کردووە و گۆڕانیەکانی لە نێو تەواوی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی داوەتەوە. زانی که چند بیر دکم دایا